کۆمپانیای کریسمسی ئەمریکا کە لە نزیک یەک کاتژمێری باکووری نیویۆرک هەڵکەوتووە کاتێکی زۆر تەرخان دەکات بۆ ئامادەکردنی شاری نیویۆرک بۆ جەژنی کریسمس. ئەنبارێکی 44,000 هێکتاری ئەم کۆمپانیایە لە ژێرخانی شار دەچێت، شوێنێک کانواعی جۆرا و جۆری ڕازانەوەی تێدایە کە بازاڕەکان و شوێنە گشتیەکانی نیویۆرک لە ڕۆژانی جەژن و پشودان دەڕازێنێتەوە. ئێرە پڕە لە پەیکەری فریشتە، تاجی گوڵدار، شقڵی کاج و نوقڵ و گڵۆپێکی یەکجار زۆر. باخایینی کاری ئێمە بە تێپەڕبوونی زەمان پێشکەوتوتر بووە. دروستبوونی گڵۆپی LED گۆڕانکارێکی بەرچاوی لە شێوازی کاری ئێمە پێکێناوە، گۆڕانکاری زۆر باش. ئێستا وردەفرۆشەکانی زۆر زیاتر لە جاران دوکانەکانیان دەڕازێنەوە. ئەم کۆمپانیایە هەفتەکانی پێش کریسمس زیاترین سەرقاڵی هەیە. کرێکارەکان گڵۆپەکان لە دارەکانەوە هەڵدەواسن، شتومەتی کایە و سفارشەکان دەپێچنەوە و ئامادەی هەناردنیان دەکەن. کۆمپانیای کریسمسی ئەمریکا کاری ڕازانەوەی هەندێک لە ناسراوترین شوێنەکانی نیویۆرکی لە ئەستۆیە وەک رادیۆ سیتی میوزیک هاڵ و ناوەندی ڕاکفلەر. وردەفرۆشیەکان وەک ماکس لە بولواری 5 و دوکانەکانی کەوشفرۆشی سالڤاتۆرە فرارگام. ئەم پێڵاوە کە ساڵەکانی 1950 بۆ ئەم پێڵاو فرۆشیە ڕازایەوە سەرچاوای ڕازانەوەیەکی نوێیە کە ئەمساڵ بۆ ئێرە دەکرێت. هەندێک لە شتومەتەکانی ڕازانەوە لە چین و شوێنەکانی تر دروست دەبێت، بەڵام هەموویان لێرە لە یەک دەبەسرێن و ئامادە دەکرێن. ئەم نمایشدانانە کە ڕنگدانەوەی جیاوازیەکانی نیویۆرکن نەتەنیا کریسمس دەهێنێتە نیویۆرک، بەڵکو دەبێتە هۆی هاتنی کۆمەڵێک زۆر گەشتیار و کڕیار بۆ ئەم شارە کە لە ڕیزە درێژەکانی کڕینی کریسمس دایان بینین.